وڵای ئەوە هەژماری من نییە ئەوە ڕەشماری منە. بەتوڕایی و نیگەرانیەکی زۆرەوە بەم شێوەیە دەردەدڵی خۆی لە بەردەم مایکی پێیام دەردەبڕێت وەک خۆی دەڵێت چەند جارێک هاتووە بۆ ئەوەی موچەکەی لە ڕێگای ئەیتیئێمەکانەوە وەربگرێت بەڵام ئامێرەکان پارەیان تێدا نییە. کێشەکەی زەنچێ پارێکیان نیە جیازە ئەوە سێ تاکە ڕۆژ دێم ئیسا حالەن وا لە باقەوە دێم وتیان بڕۆ بۆ باق ڕۆیشتم باق دەڵێن سێ سەد کەمتر لێدە ینی ئەوە لە باقۆ دووبارە ئیسوا هاتووەتە ئێرە وەڵی نە ئیشم پێ دەکرێت نە دایرم پێ دەکرێت ئەوە دەکرێت وەڵای ئەوە هەژماری من نییە ئەوە ڕەشماری منە هەژماری من نییە ڕەشماری منە بە کوردی وە کوردی هەمویان ئیفلاس بوون نەک ئەوە وەڵای ئەوە لێرە ناگونجێ ئەو سیستەمە دێنن کۆنەکانی دەرەوەی دێن لێرە ئەوەی دەکەن. موچەخۆر و فەرمانبەران دەڵێن گیریان خواردووە بەدەست گرفتی ئامێرەکانی ئەیتیئێم. موچەخۆرێکیش دەڵێت مانگی ڕابردوو کارتی موچەکەی کردوتە ناو ئامێری ئەیتیئێمەکە بەڵام ئامێرەکە هیچ بڕەپارێکی پێ نەداوە و کارتەکەشی سفر بووتەوە. ئەم مانگەش کە هاتووە ئامێرەکە پارەی تێدا نەماوە. ئەوە چی بوو پارەی تێدا نەبوو؟ ئەوە هیچ کە پارەی تێدا نەبوو بەڵام گرفتێکی گەورەتر ئەوەیە کە من یەکێک لە بانکەکانی سەر بە هەژماری من کە تیبی ئایا مانجی ڕابردوو هاتم پارەکەی ڕاکێشم لە کاتی لێدانی پارەکە هیچ پارێکی نەدامێت بەڵام دوای ئەوە کارتەکەم سفر بوویەوە سفر بووە دوای ئەو پەیوەندی چەند ڕۆژ دوایەوە پەیوەندی پێوە کردم تان دەبێ بێ سەردانی یەکێک لە بانکەکانی تیبی ئای بکە یا لە هەولێر لە سلێمانی دوای مەسرەفێکی زۆر ئەنجاوتیان 35 بۆ چەند ڕۆژی دیکە ئەوجا پارەکەت بۆ دەگەڕێتەوە. پرسیارم کرد لە بەڕێوبەرەکەی هۆکار چییە؟ ئەم لە کاتێکدا موچەی مانگی هەشتم وەرنەگرتووە بەڵام دەبێت چەند ڕۆژی کە چاوەڕێ بم. هۆکارەکەی ئەوەیە کە تیبی ئای ئەیتیئێمی نییە لە شاری ڕانیە دەڤەری ڕاپەڕین بە هیچ شێوەیەک تەنها لە سلێمانی هەیەی لەگەڵ دوکان. ئێمە بووینە قوربانی سوتماکی ئەوەی کە تیبی ئای یەکێکە لەو بانکانێکە لە هەژماری مندا. چی بوو کاکە پارەی تێدا نەبوو؟ ناوە وەڵا دیارە پایدەدا 50,000شم تەنانەت 50,000شی تێدا نیە 50شی تێدا نیە ناوە دوێنێ موچەکە ئێمە هاتووە هەندێک لە برادەرەوەدەم ئەڕۆ دیارە تێدا نەماوە دووجار هەوڵمدا کەچی پاری تێدا نیە. لە سایی حکوومەتی ماوە بەسەرچوو دەسەڵاتدارانی هەرێمەوە سەرەڕای ناڕەحەتی و کێشەکانی بەردەم وەرگرتنی موچەکانیان و نەمانی پارە لە ناو ئامێرەکانی پارە ڕاکێشان موچەخۆران و فەرمانبەران لە مانگی 12دا موچەی مانگی 9 وەردەگرن. ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام ڕانیە.